دکتۆر گیان دەستە خۆش بێ و تەمەنت پڕ خێر و بەرەکەت بێ ئیشەڵڵا. بە بۆنێم بەفرۆگەر سەیری حەوشە و ماڵی خۆمان بکەین گوڵێک بە بۆنی بەفرەکەەوە ساڵێکی کە هەڵنایەتەوە گیایەکی کە هەڵەیەتەوە لەسەر بنجی خۆی هەر لەسەر ئەو پەنداڵە گیا لەسەر بنجی خۆی ئەڕوێتەوە. ئایا بۆ مرۆڤیش هەمان شتە؟ باوکی وا هەیە داعیە هەزارها کەس گوێی لێگرتووە سیر ئەەکەی ئەڵێت باسی فڵان کەس مەکە داعیە کوڕەکەی وایە وایە وایە. ڕەئی جەناب لەسەر مامۆستانیان جان ناڵێم ئەبێمە پەندەکان لی تێبگەین کە ئەڵێ گیا لەسەر بنجی خۆی ئەڕوێتەوە مەبەستی چییە؟ ئەساسەکەیە. مامۆستا گیان ئێستا تۆ کۆمەڵی سیفاتەیە لە باوکو دایکەوە وەرگتۆ لە ڕێگەی ویراسە بۆ ماوە. بەڵێ هەمومان ئێمە بەڕێزان کۆمەڵی خاصیت و سیفاتمانی لە ڕێگەی جیناتەوە بۆ ماوەوانێ لە دایک و باوکەوە بۆمان نەقڵە بێ. ڕەنگی چاومانە، ڕەنگی قژمانە، جۆری خوێنەکەمانە، کۆمەڵی نەخۆشیە چییە تا دوای ئەمانە ئەڵێ گیا لەسەر بنجی خۆی. ئەمە تەنیا بۆ لایەنە جسمیەکان و لایەنە فیزیقیەکان و لایەنی خودەکان ئەمانە گونجاوە، بەڵام بۆ لایەنی کۆمەڵایەتەکەی گونجاو نییە. ئەبێ ئاگامان لەوە بێ. یعنی وەکو نمونەیەکێنایە باوکی وایە زۆر باشە، بەڵام مناڵەکەی باش دەرناچێت. نابێ بڵێن گیا لەسەر بنجی خۆی ڕێتەوە لەم لایەنە کۆمەڵایەتیانەوە بۆ لەبەر ئەوەی باوکەکە ئەوەندەی هاوڕێکی کاریگەری لەسەری نەبووە، باوکەکە کەم تەرخەم بووە، بەڵام برادەرەکەی کە برادریشی خراپە کاریگەری لەسەری هەبووە، ڕاگەیاندنیشی خراپ، سۆشیال میدیایشی خراپ کاریگەری لەسەر هەبووە، بۆیە مناڵەکە بەرەو خراپا بە. و لە هەمان کاتیشە عەکسەکەشی ڕاستە مناڵەکە وەکو باوکی شکلی وایە دەموچایی وایە بۆ ماوە، بەڵام بە ڕەفتاری وانە لەوانەی باوکەیە خراپە، هەمانە ڕەفتار و هەڵس و کەوت و بیرکردنەوەی، بەڵام مناڵەکەی باش دەرەچێت بەپی عادات و تەقالیدی خۆمان. ئەمە لەبەرەوە نییە ئەبێ لەسەر بنجەکەی ئەو بڕوێتەوە، نەخێر لایەنی کۆمەڵایەتەکەی لەوانەیە مامێکی باشی هەیە، خاڵێکی باشی هەیە، مامۆسایەکی باشی هەیە، هاوڕێیەکی باشی هەیە، کاریگەری ئەوی لەسەر بووە، کەواتە گیا لەسەر بنجی خۆی ئەڕوێتەوە. مەبەستمان تەنیا لایەنە بایۆلۆجیەکەی و ئەساسەکە. اینجا ئەگەر کۆمەڵایەتەکەشی لەگەڵا بێ هەمان کاریگەری هەبێ ئەوەش ڕاست دەرەچێت. هەشە باوکی باشە و مناڵەکەشی باشە، کەواتە لەسەر بنجەکەی خۆی هەرچەندە بۆ ماوەیەکە و شتە خاصیەتە ویراسیەکانی بۆ ماوەتەوە بنجەکەی خۆیەتی، بەڵام کۆمەڵایەتەکەشی بۆ ماوەتەوە کە ئەمە وەرگیراوە، وەرگیرا و جیایە. تۆ نەباتێکەیە کە سەمادی کیمیایی پێوەکەی زۆر جار لە صفاتەکان یەگۆڕێ، حتا جینات یەگۆڕن. ئەمە حاڵەتێکی تایبەتە و زۆر سوپاس مامۆستا گیان.